حەجی قاچاغ بەرۆکی سعودیای بەرنەداوە ئەم ساڵ بەپێی ئەو ڕێکارانەی ئەو وڵاتە گرتوویە تێبەر 270,000 کەسیان ڕێگری لێ کردووە حەجی قاچاغ بکەن. لە داقووق پیرەمێردێک ماوەی 6 مانگە ون بووە. کەس و کارەکەی ئەڵێ هەر کەسێک دۆزیەوە خەڵاتیەکەین. ئاکرێ و بەردەڕەش لەو بێبارانیا تووشی ئاگرباران بوونە لە ماوەی 16 ڕۆژدا 100 ڕووداوی ئاگرکەوتنەوەیان تیادا ڕووی داوە. سڵاوتان لێبێت. ئەمە لای خۆی بە ماوەیەکی زۆر پێشەوەی حاجیان بڕۆن وڵاتی سعودیا ڕێکاری توندی گرتەبەر بۆ حەجی قاچاغ کەچی هەزاران کەس گوێیان پێنەدا و ویستویانە حەجی خۆیان بکەن بەڵام ڕێگریان لێکرا و نەیان هێشتووە بە ئاواتەکەیان بگەن. بەپێی ئامارەکانی وڵاتی سعودیا نزیکەی 270,000 کەس ڕێگریان لێکراوە و تامی حەجیان نەکردووە. هەر کەسێکیش بە نایاسایی بیەوێت حەج بکات بە دیپۆرتکردنەوە و پێبژاردننی 5,000 دلار سزا دەدرێت. تاکو ئێستا 23,000 هاوڵاتی سعودیا بە هۆکاری پێشێلکردنی یاساکانی حەج سزادراون و مۆڵەتی 400 کۆمپانیاشیان بە هەمان هۆکار بۆ بردننی حاجیان بە شێوێکی قاچاغ هەڵبەشاندۆتەوە. 6 مانگ زیاترە سێبەری چاوەڕوانیەکی تاڵ باڵی بەسەر ماڵی مام ڕەمەزاندا کێشاوە. ئەو پیاوە بە تەمەنەی کە لە گەشتێکدا دەیویست بچێتە ماڵی کچەکەی لە داقووق هەنگاوەکانی بەرە و نادیاری چوون تا ئێستاش چارەنووسی بزرا. حسێن ڕەمەزان کوڕە گەورەی مام ڕەمەزانی بێسۆراغ با خوڕجی پڕ لە گریانەوە بە 964 ڕاگەیان زیاتر لە 6 مانگە شەو ڕۆژمان تێکەڵ کردووە و بە دوای شوێن پێی باوکم داوێڵین بەڵام تا ئێستا هیچ سەرەداوێکمان دەست نەکەوتووە. نیگەرانیەکانی حسێن تەنیا لە دیارنەمانی باوکی کورت نابێتەوە بەڵکو گلەیی لە کەم تەرخەمی لایەنە پەیوەنددارەکانی شەکاتکەوەکو پێویست بە دەمیانەوە نەچوون ئەم بنەماڵە ماندووە دەستیان لە هەوڵەکانیان هەڵ نەگرتووە ئەوە تا لە ناچاریدا خەڵاتیان داناوە بۆ هەر کەسێک کە سەرەداوێکیان سۆراغێکی باوکیان پێ بڵێت. لەوەتەی بیستوتانە هەر سەگ و پشیلە خەڵک دەگەزن کەچی ئێستا دنیاکە گۆڕاوە. لە پاڵ ئەو ئاژەڵانەدا گوێ درێژیش خەڵک ئەگەزێت چەند کەسێکی خستۆتە نەخۆشخانە. نەخۆشخانەی هەریر ئاماری سەردانی کەرانی بۆ مانگی پێنج بڵاو کردوتەوە ئەڵێت لەو مانگەدا 5 کەس بەهۆی گەستنی گوێ درێژ سەگ و پشیلە داخل کراون. بە گوێرەی ئاماری نەخۆشخانەکە لە کۆی 7519 نەخۆش کە سەردانی نەخۆشخانەکەیان کردووە 5 کەسیان بەهۆی گەستنی گوێ درێژ و سەگ و پشیلە بووە. هەر لەو مانگەدا 10 کەس بەهۆی پەیوەدانی دوو پشک ڕەوانەی نەخۆشخانەکە کراون 28 نەش تەرگەریش لە هەمان نەخۆشخانە ئەنجام دراون. وەرزی گەرمایە وەختێک ئەژانی ئاگر کەوتۆتەوە بەڵام ئەمە چەند ڕۆژێک کە بێت تامی کردووە بە تایبەتیش لە بەردەڕەش و ئاکرێ 16 ڕۆژ لەسەر یەک ئاگرباران بووە. بەرگری شارستانی ئاکرێ ئەڵێت لە ماوەی 16 ڕۆژدا 100 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە سنوورەکەیان هەبووە. هەموو ڕووداوەکانیش بە سەلامەتی تێپەڕێنراون. زۆرترین ڕووداویش لە ڕۆژێکدا بووە کە تیایدا 11 حاڵەتی ئاگرکەوتنەوە ڕوویان داوە. ڕووداوەکان تەنیا لە ناو سنتەری قەزای ئاکرێ ڕوویان نەداوە بەڵکو لە سنووری قەزای بەردەڕەش و هەردوو ناحیەی قەسرۆک و کەلەکچیش بوونە. ئیبراهیم فەریق بەڕێوەبەری بەرگری شارستانی قەزای ئاکرێ بە 964 ڕاگەیان ئەو 100 ڕووداوەی لەو ماوەیەدا ڕوویانداوە بریتی بوونە لە ئاگرکەوتنەوە لە دەغڵ و دان و پەرێز و پاوان هەروەها خان و ئۆتۆمبیلی هاوڵاتیانیش سوتاون و بەشێکی زۆریشیان بەهۆی پێڕاگەیشتنی تیمەکان بە سەلامەتی ڕزگار کراون. هەر لەبارەی حاجیانی هەرێمی کوردستان و حەجکردنیان بۆ ئەم ساڵ قسە ئەەکەین سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەکێشم کە ئەم ساڵ تاکو ئێستا دوو حاڵەت گوایە دوو حاڵەتی گیانەدەستدانی حاجیان هەبووە بەڵام هیچ یەکێکیان لەوانە ڕاست نەبووە. دوایین حاڵەتیان ئەمڕۆ بووە کە لە کۆی وا بڵاو کرایەوە یەکێک لە حاجیەکان ئەمڕۆ گیانی لەدەستداوە بەڵام دوای ئەوەی کە 964 بە دوواداچوونی بۆ کردووە ڕاست دەرنەسووە. پێشتریش هەمان حاڵەت وێنەی گەنجێک بڵاو کرایەوە گوایە ئەوە لە حەج یەکەم حاجی ئەم ساڵە کە لە وڵاتی سعودیا گیانی لەدەستداوە ئەویش هەر ڕاست دەرنەسوو. 964 بەشێکی تایبەتی هەیە بە سۆراخکردن بە تایبەتیش بۆ ئەم بابەتە ناڕاست و فەیکانە بە تایبەتیش لە سۆسیال میدیا یاخود لە میدیاکانی دیکە بڵاو ئەکرێتەوە هەر بابەتێکی وا ناڕاست و فەیک ببینێ بە دوواداچوونی بۆ ئەکا لە کورتترین ماوەدا ساغیە کاتەوە کە ئاخۆ ئەمە ڕاستە یان نام. خۆشبەختانە هەردوو ئەو حاڵەتەی کە باس لە گیانەدەستدانی دوو حاجی لە هەرێمی کوردستانەکەن هیچیان ڕاست نەبوون.
هەموو ئەمانەمان لە سەرچاوی فەرمی پشتڕاست کردوتەوە بۆ ئەوەی هاوڵاتیانیش دڵنیا ببنەوە بە تایبەتیش کە ئەوانەی کەس و کاریان چۆتە حەج دڵنیا ببنەوە لە سەلامەتی کەسەکانیان لە وڵاتی سعودیا. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.